ئێوارەتان باش استراتیژی ئەم شەومان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. دوای 11 ساڵ لە بەهاری عەرەبی کەچی ئەم وڵاتانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژ بە ڕۆژ بەرەو دارمانی ئابووری دەڕۆن یاخود تووشی چەندین هیر و گرفت و قەیرانی سیاسی بوون. دوای نەمانی چەند دیکتاتۆرێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام وڵاتەکان تا ئێستاکە پشێوی تەنی پێ هەڵچنیون تاوەکو ئێستا نائارامی تەنی پێ هەڵچنیون لە زۆر وڵاتدا تەنانەت ژیان بوونی نەماوە بەو پێوەرانەی کە مرۆڤ پێویستە هەیبێ لە تەمەنی خۆتدا. ڕۆژهەڵاتی ناوەڕاست دووچاری تیرۆریزم بۆتەوە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست دووچاری داڕمانی سیستەمی ئابووری بۆتەوە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست دووچاری چەندین گرفتی سیاسی بۆتەوە کە ئەم گرفتە سیاسیانە وای کردو تەنانەت هەندێک وڵات سنوورەکانیشان نەمێنێ بەو سنوورانەی کە پێشتر هەبووە. لە دوای 120 ساڵێک دروستبوونی هەندێک وڵات لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەدا خەریکە وڵاتەکان هەڵدەوەشێنەوە. تا ئەم بابەتی ئەم شەومانە و دەمانەوێت بزانین هەر هیچ نەبێ لە 5 ساڵی داهاتوودا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو چێ دەڕوە. بۆ ئەم شەو میوانێکی زۆر بەڕێزم لە واشنگتنەوە لەگەڵێ مایکل پرەجنت کە پێشتر بەرپرسی مخابراتی سەربازی ئەمریکا بۆ لە عێراق و ئێستاش توێژەرە لە سنتەری هەدسن لە واشنگتن دیسی و یەکێکە لەو کەسایەتیە دەگمەنانەی کە شارەزاییەکی زۆری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە و زۆر لە نزیکەوە سەیری قەیرانە سیاسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات. بەڕێز مایکل خۆشحاڵم ئەم ئێوارەیە لەگەڵمیت. شەو باش لە کوردستانەوە و دەزانم لە ئەمریکا ئێستا دوای نیوەڕۆیە دوای نیوەڕۆت باش. باسمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە کە چۆن ئەم هەموو قەیرانە بەرۆکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتووە. ئێمە لە کوردستانی ئێستا قسە لەگە دەکەین نەوانەیە باشترین شوێنێک تاوەکو ئێستاکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئارامی پێوە بێ ئەم هەرێمێکە ئێمە تێیداین. بەڵام لە چواردەوری ئێمە لە سنوورەکانمان ڕۆژ بە ڕۆژ ئاگرەکە گەورەتر دەبێت. ڕۆژ بە ڕۆژ دابڕانی کۆمەڵگەی و شیرازەی کۆمەڵاتی تێک دەچێت. ڕۆژ بە ڕۆژ قەیرانی سیاسی زیاتر دەبێت. تیرۆریزم لەلایەک و قەیرانی ئابووری لەلایەک و تیرۆر ئەساسینەیشن و کوشتنی خەڵکی سیاسەتمەدار و خەڵکی نیشتمان پەروەر لەلایەکی دێکە و چەندین قەیرانی دیکەش. جا من دەمێت سەرەتا بەوە دەست پێ بکەم 11 ساڵێک دوای بەهاری عەرەبی دوای نەمانی چەند دیکتاتۆرێک بەڵام هەز دەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا زۆر شێوترە زۆر نائارامترە لە 11 ساڵێک و 12 ساڵێک و 15 ساڵێک بەر لە ئێستا. هۆکاری ئەمانە چین؟ زۆر سپاس بەڕێز دکتۆر نەهرۆ بۆ میوانداری، سپاس بۆ کوردستان 24. خۆشحاڵم لەگەڵتانم. 11 ساڵە ڕاستە کە خۆپشاندان و بەهاری عەرەبی دەستی پێ کردووە. ئێمە لە میسرەوە با بڵێن سەیری میسرمان کردواتر ئیخوان المسلمین هاتە سەردەسەڵات و مورسی هاتە سەردەسەڵات و دواتر بۆ هۆی پشێویەکی زۆر لەو وڵاتە و دواتر وای لێ هات کە سیسی هاتە سەردەسەڵات. بەڵام ئەوەی کە ئێمە بینیمان کە بەرهەڵسکاری هەبوو لە بەرامبەر با بڵێن بەهاری عەرەبی لە سووریا بەرهەڵسکاریمان بینی. دوایەوەی کە بینیمان کە ئەسەد ڕژێمی ئەسەد بە 300,000 سووری گیانی خۆیان لە دەستداوە کوژراون و خەڵکێکی زۆر 11 ملیۆن کەس زیاتر ئاوارە بوون و بە هەزارانی دیکە ئەگەنەڵێ ملیۆنان بریندار بوون. دواتر لە عێراق دواتر لە ئێران خۆپشاندان سەریان هەڵدا و ئەمە هۆکارەکەی ئەوەیە هەموو خەڵکی داوای ئازادی دەکەن، داوای ئەوە دەکەن کە حکوومەتێکی باشیان هەبێ. لە لوبنان ئەگەر سیرکەی لە حیزبوڵڵا کە هەیە لە با بڵێن لە عێراق بە هەمان شێوە حەشدی شعبی کە درێژکراوە و با بڵێن سەر بە ئێرانە میلیشیاکان لە عێراق شیعەکان و بەسیجیەکان و سوپای پاسداران کە دەستێکی زۆریان هەیە لە وڵاتانەدا. بینیمان بەرهەڵسکاری بەرامبەر بە بەهاری عەرەبی ڕوویدا
و بینیمان ئەمنیەت و ئاسایشیش ڕۆژ بە ڕۆژ بەرەو دوا و بەرەو خراپی چوو. هۆکارەکەشی میلیشیا شیعەکانن کە خەڵکی سڤیل لە عێراق دەکوژن، هێرش دەکەنە سەر سعودیە و هاوکاری حیزبوڵای لوبنان دەکەن، هاوکاری حەماس دەکەن و هاوکاری جیهادیەکان دەکەن بۆی کە موشک بارانی ئیسرائیل بکەن و ئێستا هاتوتە سەر هەولێریش بە هەمان شێوە. ئەمە ئەم میلیشیانن کە سەر بە حەشتی شابین و سەر بە ئێرانن کام کارانە دەکەن، بۆیە دۆخەکەیان ڕۆژ بە ڕۆژ ئاڵۆسەر کردووە، کێشیان بۆ ئەمریکا دروست کردووە، کێشیان بۆ حکوومەتە خۆجێیەکان لەو شوێنە دروست کردووە. ناکرێ ئەم هەڕەشەی ئەو میلیشیا و ئێران و ئەو وڵاتانە پشتگوێ بخەین. بەڵێ لەگەڵ ئەوەشدا ئێمە دەبینین و ئێوەش چاودێری دۆخەکە دەکەن کە چۆن سووریا چەندین سنووری دەستکرد لە ناو وڵاتێکا دروست بۆ خۆی لە ئەساس لە سنوورەکە هەردەستکرد بۆ، بەڵام لە ناو ئەم سنوور دەستکردش چەندین سنووری تر هەیە، تورکیا لەلایەکە و رووسیا لەلایەک و هێزەکانی ئەسەر لەلایەک و جەبهەت نوسرە لە باشووری سووریا و پێدە لە باکوورەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە و یەمەن بە هەمان شێوە لە نێوان حوسیەکان و لە نێوان ئەوانی ترا کە چۆن وڵاتەکە تەواو دابەش بووە. ئەگەر بچی بۆ باکووری ئەفریقیاش سیر دەکەی لیبیا بە تاواتی بووتە چەند پارچەیەک. پێدوایە هێزێک هەیە لە ناوخۆی ئەم وڵاتانە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست جارێکی تر ئەم سنوورانە بە یەکتر ببەستێتەوە، یاخود تەواو ئەمە دەبێت بە ئەمری واقع ئەم سنوورانە تا دێ لێکتر هەڵدەوەشێنەوە. من نابینم کە هەماهەنگێکی استراتیژی هەبێ بۆ پاراستنی سنوورەکان بۆ ڕاگررتنی هەڕەشەکان، بۆیە هەماهەنگێکی استراتیژی نابینم بۆ ئەوەی کە بە دوای هەڕەشەکان وەک قاعیدە و میلیشیاکان و داعش و حوسیەکاندا بچن. بۆیە با بڵێن چاویان لەسەر هەڕەشە جدیەکان نییە و لە دوای لە پشت هەموو هەڕەشەکانەوە لە ناوچەکەدا وڵاتێک هەیە، ئایا رووسیا بێ، تورکیا بێ، ئێران بێ، تورکیا بێ و رووسیا دەبین لە لیبیاش بە هەمان شێوەیە کە تورکیا لەلایەکە، رووسیا لەلایەکە و ئێستا رووسیا و چین دەیانەوێ بێنە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست، واتە پێ بە پێ لەگەڵ کشانەوەی ئەمریکا ئەوانەیانەوێت جێی بگرنەوە. ئەمە دەبێ ئێمە چاومان لە ململانێ و بربەرەکانی یاخود هەژمونی رووسیا و چین بێت کە دێنە ناوچەکە و هاوپەیمانیان دروست کردووە و هاوپەیمانی لەگەڵ تالیبان دروست دەکەن و لەگەڵ ئێران دروستی دەکەن، لەگەڵ ئەسەد و حیزبوڵای لوبنان دروستیان کردووە. بۆیە ئەمە دۆخەکە زۆر بەرەو خراپتر دەبا و باش نییە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ ئەفریقاش و لە ناوچەی ساحلیش لە ئەفریقا دەبینین کە داعش خۆی ڕێکخستوێتەوە و داعش پێویستی بە شوێنێکە کە حکوومەتی تێدا نەبێ، ناوچەیەک کە دەسەڵاتی حکومی و میلیشیاکانی حکومی و فەرمی تێدا نەبێ بۆی کە چالاکیەکانی خۆی بکە. بۆیە لە عێراق خەریکی خۆڕێخستنەوە و سەرهەڵدانەوەیە، لە سووریا بە هەمان شێوە خەریکی خۆڕێخستنەوەیە، بۆیە لە پشت هەموو ئەمانەوە ئێران و میلیشیاکانی هەیە. دێمەوە سەر ئەو بابەتە، بەڵام شتێکت باس کردوتە دوای ئەوەی کە ئەمریکا دەوێت لە ناوچەکە بکێشێتەوە چۆن دەبینی رووسیا و وڵاتەکانی تر دەیانەوێت بێنە پێشەوە. ئایا ئەمە واقعە؟ ئایا ئەمریکا بەجددی دەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەواوەتی بێتە دەرەوە دوای کێشانەوەی سەربازەکانی لە ئەفغانستان؟ بەڵێ ئەوە نمونەیەک بوو باسم کرد. ئەفغانستانیش نمونەیەکە لە سیاسەتی دەرەوەی ئیدارەی بایدندا. ئیدارەی بایدن هەموو شتێک ئەدات بۆی کە لە ڤێننا لەگەڵ ئێران ڕێک بکەوێ و رووسیا و چینیش دانووسان دەکەن بە ناوی ئێرانەوە لە شوێن لەجێی ئێران. ئەگە سەیری ئەفغانستان بکەی
جارێکی دیکە ئەلقاعیدە سەر هەڵداتەوە تالیبان و داعشیش بە هەمان شێوە سەر هەڵدەنە لەو وڵاتەوە لە عێراق ئەگەر سیر بکەین ئەمریکا بەردەوام هەڕەشەی میلیشیاکانی وەکو پێویست وەرنەگرتووە چاوپۆشی لێ کردو تا ڕادەیەک و لە سووریا هەندێک بنکەی میلیشیاکانی با بڵێن بردومان کردووە دەبێت لە عێراقیش ئەو کارە بکات دەبێت لە عێراقیش ئەو مەسجە زۆر گرنگیان بۆ بنێرێت بۆیە وەک بایدن دەیوت کە ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەجێ دێڵین کەواتە بەجێهێشتنی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست واتە بە ئۆتۆماتیکی جێگرتنەوەی ئەمریکا لە ڕێگەی رووسیا و چینەوە بۆیە ئەوان بەدوای نەوت و گازاچن و ڕێکەوتنی ئەمنی دەکەن و ڕێکەوتن دەکەن بۆ فرۆشتنی چەکەکانی خۆیان لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆی کە زیاتر ئەو وڵاتانە هەم لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی سەربازی و چەک و چۆڵیشەوە بیان خەنە ناو ئەو چوارچێوەیی کە خۆیان هەیەە ئەو استراتیژەیە کە خۆیان هەیەە بۆیە ئێران دەیەوێت 4500 با بڵێن پاکە پارەیەکی زۆرە ملیۆن دۆلار وەربگرێتەوە بۆیە من پێم وانە ئەمە سیاسەتێکی ژیرانە بێ کە ئەمریکا دەیکا لە ئەگەری دروستبوونی ئەم فراغە ئەگەر ئەمریکا لە ناوچەکەدا سەربازەکانی بچێشێتەوە چێن ئەو هێزە ئیقلیمیە گەورانەی کە لەوانەیە جێگای بگرن تۆ باست لە رووسیا کرد و باست لە سین کرد بەڵام لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەند هێزێکی گەورە هەن ئەم هێزە گەورانە چێن کە دەتوانن جێگاکە بگرنەوە رووسیا و چین وەکو زلهێز لە شوێنگرەوەی با بڵێن ئەمریکا و چەک و چۆڵیش دەهێنە ناوچەکە لە سووریا ئەسەد شوێنگرەوەیە لە لوبنان حیزب اللهە لە عێراقیش میلیشیەکانی سەر بە ئێران بۆیە رووسیای ساهاتۆتە با بڵێن هەرێمی کوردستان لە هەندێک ناوچە کێڵگەی نەوتی هەیە و لە ئێران بە هەمان شێوە و لە باکووری ئەفریقا بۆیە ئەوان دەیانەوێ هەنگاو بە هەنگاو هەموو سەرچاوەکان دەستی بەسەردا بگرن و لە هەر شوێنێک پێداویستی ئابووری هەبێ لە ڕووی ئابوووریەوە چین پڕیەکاتەوە لە ڕووی سەربازی و چەک و چۆڵەوە رووسیا پڕیەکاتەوە بۆیە باشترین وەڵام هەبوونی ئەمریکایە لە ناوچەکە پاڵپشتیکردنی هاوپەیمانەکانیەتی لە ناوچەکە بەهێزکردنیانە بۆیە عێراق و بەغدا هاوبەشی ئێمە نین دەبێ ئێمە هێزی خۆمان لە عێراق هەبێ و لە سووریا نابێ دۆستێکی هەڵبژێرین نابێ دەست لە کورد بکشێنینەوە وازی لە بهێنین لە سووریا نابێ واز لە هاوپەیمانەکانمان کە کوردن لە عێراق بهێنین و ناوچەکە چۆڵ بکەین بۆیە ئەمە ئیدارەیەکی نوێیە و هەموو دوو ساڵجارێک سیاسەتی دەرەوەی ئەو ئیدارەیە دەگۆڕێ بۆیە ئەو زلهێزانە و بڵێن نەیارەکانی ئەمریکا منافسەکانی ئەوانێکی کە بەڕکی سیاست و هەژمونی ئەمریکا دەکەن بەردەوام چاویان لەم سیاست مایکل ئەگەرچی بەرنمەکەی من لەسەر هەرێمی کوردستان و لەسەر عێراق نیە زیاتر لەسەر سیاسەتی دەرەوەی و سیاسەتی ئەقلیمیە بەڵام ئەم پرسیارە هاتە پێشەوە زۆر بە کورتێکە وەڵامی ئەمەم بدەیتەوە ئەگەری ئەوە هەیە ئەگەر لە عێراق داوای حکوومەتی نوێی عراقی دوای هەڵبژاردنەکان داوای لە ئەمریکا کرد هێزەکانی لە عێراق بچێشێتەوە ئەمریکا بێ بۆ هەولێر و بۆ هەرێمی کوردستان لەوێ هێزەکانی جێگیر بکە وەکو گوتم ئەمە سەرچاوی بەرنمەکەم نییە بەڵام ئەو پرسیارە هەر خۆی قوت کردەوە هاتە پێشەوە دەمەوێت ڕای تۆ بزانم لەسەرەوە
من هەموو جار وتومە باشترین شوێن بۆ ئەمریکا هەرێمی کوردستانە لەبەرم هۆکارە ئەتوانی هێزێکی سونی دروست بکەیت دەتوانی پێشمەرگە بەهێز بکەیت و بەهێزی بکەیتەوە هاوکاری بکەیت بۆی کە ڕێگەت لە سەرڵدانەوەی داعش بگری ئەمە یەک دەبێ بنکەکانی هەولێر بەکار بهێنی بۆ ئەو ئامانجانەی کە خۆتە تەوێت لە سووریا لە عێراق و ئەمە شوێنێکە کە ئەمریکا هەموو کات دەرگای بۆ کراوەتەوە و ئەتوانێ پشت بەو هاوپەیمانەی بەستێک کە کووردە لە ناوچەکە باشترین نمونەیە و باشترین با بڵێن شوێنە لە ناوچەکەدا کە هەموو کە دەتوانی سەیری بکەی وەکو نمونە بۆ ناوچەکانی دیکە بهێنیتەوە و لە داهاتوودا لەوانەیە دوو کێشە هەیە کاتێک کە دێنە ناوەوە لەوانەیە ئێمە هەموو کات نمونەیەکیان لە پێش چاوە کە ئەمریکا خیانەتی لێکردوون ئەمریکا هەندێک کات ویستێتی بکشێتەوە وازیان لێ بێنێ لە ئەفغانستان دوای 20 ساڵ کشاوەتەوە لەوانەیە ئەمە نمونەیەکی جوان نەبێت بۆ خەڵکی کوردستان بۆی کە پێشوازیان لێ بکەن بۆیە دەبێ لە ئەفغانستان لە عێراق لە سووریا ئەمریکا بە سیاسەتەکانی خۆیدا بچێتەوە پێش هەموو شتێک بۆیە ناوچەکە ڕوبەڕووی کێشەی ئەمنی دەبێتەوە وەکو دوو نمونە ئەگە بۆتان بهێنەوە سەیری ئەفغانستان بکەن ئەگەر بێت و لە ماوەی ئەو 17 ساڵەی کە لە عێراق بووە و بەراوردی بکەین بەو 20 ساڵەی کە لە ئەفغانستان بووە دەزانین کە چیمان کردووە و دەزانین چیمان نەتوانیوە بیکەین کاتێک سەیری 2001 و 2002 دەکەی لە ئەفغانستان دەزانین کە چیمان کردووە هەموو کات دوژمن چاوی لەوە بووە کە ئێمە ڕۆژێک زووتر بکشینەوە و کشاوینەوە بە قسەی ئەوانمان هێناوەتە جێ بەڵێ ئەگەر بگەڕێنەوە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست تۆ باسی ئێرانت کرد بەو هەموو زلهێزە و ئەو هەمووە پرۆکسەیەکە لە ناوچەکەدا دروستی کردووە باشە ڕۆڵی زلهێزەکانی دیکە چی دەبێت لە ئەگەری ئەم فەراغە سیاسی و عسکەریە دروست ببێ ئەگەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ڕۆڵی تورکیا چی دەبێت ڕۆڵی ئیسرائیل و سعودیا و ئیمارات چی دەبێت بەڵێ ئیسرائیل و سعودیا و تورکیا ڕوبڕووی هەڕەشە دەبنەوە ئیسرائیل بە تایبەتی ڕوبڕووی هەڕەش دەبێتەوە لەلایەن ئێرانەوە جایتر حەماس بێ و جیهادی ئیسلامی بێ و حیزب اللای لوبنان بێ و ئێستاش میلیشیەکانی حەشدی شعبیشی هاتوۆتە سەر بۆیە ئیسرائیل دەتوانێت بەرگری لە خۆی بکە ئەتوانێت هێرش ئەنجام بدا و ئەتوانێت ڕێگیری لە ئێران بکات لەوەی کە بیاوێت بەرامبەری بکات کاتی دێتە سەر تورکیا گۆڕانی بەسەر هاتووە لەوەی کە هاوپەیمانێک و ئەندامێکی متمانە پێکراوی ناتۆ بێت چونکە ئەردۆغان لە پوتنەوە نزیکە لە هەندێک بابەتدا و هەندێک جار پشتیوانی لە ئێران کردووە و دەکات بەڵام تورکیا بەردەوام ڕوبەڕووی لەوانەیە زیاتر ڕوبەڕووی کێشەی ناوخۆیی بێتەوە زیاتر چونکە کێشەی ناوخۆیی زۆر زۆرە چونکە ئەمریکاش کێشەی لەگەڵ ئەوە هەیە کە لە ژێر سەرکردایەتی ئەردۆغاندا لە بەهاکان و لە ئامانجەکانی ناتۆ دوور کەوتوێتەوە و چووە چەکوچۆڵی ڕووسی و چینی کڕیوە و ڕووسی و چینەکان دیارە کە نەیاری ناتۆن و بە هەمان شێوە بەردەوام دەبێت لەو بابەتە لەو ڕێکەوتانەی کە کردوێتی بۆیە ئەمریکا
ئەمریکا تورکیا وەکو هاوپەیمانێکی خۆی هاوپەیمانێکی سەرڕاست و پشتڕاست کراوەی خۆی نابینێ بۆیە پێم وایە هەندێک کێشە لە ناوچەکەدا کێشەی ئەمنی دروست دەبێ بە کشانەوەی ئەمریکا هەموو کات بە دوای قاعیدە و داعشدا و پاشماوەکانیاندا دەچێ و بەبێ ئەگەر ئەمریکاش وەکو سەرباز لەوێ نەبێت وەکو با بڵین بنکەی سەربازیشی لەوێ نەبێت لە دەرەوەش بێ بە دڵنیایە و بە دوای ئەو هێزە تیرروساندا هەر دەچێت. مایکل زۆر بە کورتی پێت وایە 5 ساڵی داهاتوو لەوانەیە دۆخەکە بەرەو چی بڕوات؟ دکتۆر نەهرۆت و من باش دەناسی و دەزانی بۆچوونی من چۆنە و دەزانی ناوچەکەش باش دەناسی کە چ ململانەیەکی تێدایە. من پێم وایە سیاسەتی ئەمریکا لە ناوچەکە دەگۆڕێ کە زۆر جیاواز دەبێ و بۆ 5 ساڵی داهاتوو جارێکی دیکە داعش سەر هەڵداتەوە و قاعیدە جارێکی دیکە پێگەی خۆی دەگەڕێنێتەوە و تاالبان بە تەواوی ئەفغانستان کۆنتترۆڵەکە و جیهادیەکان لە پاکستان و لە ناوچەکانی دیکە جارێکی دیکە دەست بە هێرشەکانیان دەکەنەوە و ئێران هەنگاو بەرە و بەدەستێنانی ئەتۆم دەنێ و ئیسرائیل هێرش دەکاتە سەر پرۆگرامی ئەتۆمی ئێران و من لە دۆخی عێراق نیگەرانم بەگشتی کە لەوانەیە وەکو لوبنان و سووریا لێبێت و زۆر سپاس دەکەم. مایکل پرۆجن دەزام لە ستودیۆکەی خۆتی و گیتارەکان لە پشتەوە دیارە هیوادارم لە دەرفەتێکی نزیک دەرفەتەوە شەبێ باز لە مۆسیقاش بکەین چکە زانم مۆسیقیەکی باڵا دەستیشی. مایکل پرۆجن بەرپرسی پێشووی هەواڵگری ئەمریکا لە عێراق و لە پێنتاگۆن و هەروە توێژەر لە ناوەندی هەتسن لە واشنگتن لەگەڵم بووی زۆر سپاس دەکەین. لەناو ئەو هەموو نائارامی و ئاگرەدا لە هەرێمێکی ئازاد و ئارام دەژین. هیوادارین ئەم ئارامیە هەر بەردەوام بێت و ئەم ئاگرەش لە چواردەوری ئێمەدا بەرەو کەمبوونەوە و نەمان بڕەوە. شۆتان شەد.